هەر سەبارەت بە هێرشکردنە سەر چەند شەمەندەفەرێک لە پاریس کارزان حەمید ڕۆژنامەنووس لە پاریسەوە لەگەڵمانە بە یاخود لە فەڕەنسا. کارزان بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانن. بۆچی لەم کاتەدا کە یاریەکاری ئۆلۆمپیک بەڕێوە چێ ئەو هێرشە کراوە؟ ئەم کاتت باش کاک محەممەد، بەڕاستی ینی ڕووداوەکان تۆزێک چۆنەڵی چاوەڕوان نەکراو بوون لە هەمان کاتە لەلایەن هێزە ئەمنیەکانی فەڕەنساوە، بە تایبەتی ئەو هێز ئەمنیانی کە ڕێکخەر و پارێزگاری لە یاریەکانی ئۆلۆمپیاتەکەن لە پاریس شتێکی چاوەڕوان کراو بوو، بەڵام بەو شێوە نەبووە کە چاوەڕوانیان دەکرد. ئەوەی ڕاستیش بێ ڕووداوەکە لە ناو پاریس نەبووە، ڕووداوەکان لە سوێن هەرێمی لە چۆنەڵی لە باکوور و باشوور ڕۆژئاوای پاریسا بووە کە شوێنی هێڵی شەمەندەفەرەکانیان سوتاندووە و سکیوریتی و هەندێک کەرستەی کارەباسازی ئەو هێڵانەیان سوتاندووە کە کۆمپانیای SNCF بەڕێوەیان دەکات. ئەمەش هاوکاتە لەگەڵ ئەو تەهەڕەشانی کە گروپی تیرۆریستی داعشی خوراسان لە دوای مانگی نیسانەوە کۆمەڵێک هەڕەشە و بڕی لە وڵاتانی ئۆڕۆپی و بەتایبەت ئامانجکردنی شوێنە وەرزشیەکان و یاریە نێو دەوڵەتەکانی کردووە. زۆر باش کارزانم، هێرشە تا چەند کاریگەری لەسەر گەشتەکانە بێ لە فەڕەنسا؟ ئەوەی ڕاستی بێ ینی تا ئەو هێرشەکە لە کاتژمێری یەکی بەیانی تاوەکو 5 بەیانی بە کاتی پاریس کە ئەکا 2 بۆ 6 بەیانی بە کاتی کوردستان، کاریگەری لەسەر نزیکەی 800,000 گەشتیار کردووە کە هەموو گەشتەکانیان هەڵوەشاوەتەوە و زۆربەی ئەو گەشتانش کە هەڵنەوەشاونەتەوە نزیکەی کاتژمێرێک بۆ کاتژمێر و نیوێک دواخراوە، چونکە ئەو کۆمپانیا بەگەڕسەرەی شەمەندەفەرەکە بڕیاری داوە لەسەر هێڵە گشتەکانی خۆیان بیان گوازێتەوە بۆ سەر هێڵە تەقلیدیەکان، واتە هێڵی میترۆ و هێڵی شەمەندەفەری ئەرزی نێو شارەکانە. ئەمە کاریگەریەکی گەورەی دروست کردووە لە هەمان کاتیشە کە ئێمە ئەزانین ئێستا زۆربەی بەشەکان و زۆربەی سێکتەرەکانی ناو پاریس داخراون بەهۆی بەڕێوەچوونی ئۆلۆمپیاتەکانی 2024 پاریس کە بڕیارە کاتژمێر 7:30 ئێوارە بە کاتی پاریس کە ئەکاتە 8:30 کاتی کوردستان. باشە کەواتە کارزان ئەم هێرشە کاریگەری لەسەر یاریەکانی ئۆلۆمپیکە بێت؟ بەڵێ بۆ بەتایبەتی بۆ ئەوانی کە لە شارەکانی ترەوە دێن بۆ پاریس یاخود پلیتیان بڕێوە یاخود دایانەوێ بەشداری بکەن یاخود دایانەوە بگەڕێنەوە بۆ شارەکانی تر، چونکە ئەوەی کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر دروست کردووە هێڵی پاریس باکوور بەرەو اتجاهی لیل و بۆ بڕۆکسل و بۆ ئەڵمانیا پەکی خەڵک کەوتووە. یۆڕۆستار کە هێڵی گواستنەوە و هێڵی بەتنەوەی لەندەن پاریسە پاریس لەندەنە ئەوە پەک کراوە. هێڵی پاریس بەرەو باشووری ڕۆژئاوا واتە بەرەو اتجاهی ئیسپانیا ئەوش پەک کەوتووە. هێڵی دیسان ڕۆژهەڵاتی باکوور کە پاریس بۆ ڕۆژهەڵاتی باکوور بۆ ئارەستەی سویسرا داخراوە. تەنانەت فڕۆکەخانەیەکی سویسری کە لەلایەن فەڕەنسا و سویسرا بەڕێوە ئەچێ ئەوش داخراوە بەهۆی مەترسێکی ئەمنیوە. تەنها ئەوەی ماوەتەوە کە هێڵەکە کە ئیشەکە باشووری ڕۆژهەڵاتە واتە ئەو هێڵێک کە بەر ئارەستەی شاری مارسیلیا و بەوێ بە ئیتالیا ئەڕوا ئەوێ ماوەتەوە، بەڵامەوە ڕێگایەکی زۆر دوور درێژە، تێچووەکەشی زۆر بەرزە. ئەو تەنها ئەو هێڵە ماوەتەوە کە توانڕەوە کۆنتڕۆڵ بکرێ و نەکەوێتە ژێر بەرهێرشە ئەو تێکدەرانی کە ڕوویداوە. باشە لە ڕووی ئەمنیەوە کارزانێ سە دۆخەکە ئاسایی بۆتەوە، ینی خەڵک ئاسایی هاتوچۆوەکەن، ینی بە ئاسایی ئەتوانن لە فەڕەنسا بمێنەوە. خەڵک چیڵێ لەسەرم ڕووداوە؟ هیچ ترس و مەترسیەک هەیە ینی بترسنەوەن؟ خۆی مەترسی ئەمنی بەردەوام لە پاریسە مەترسی ئەمنی زۆر بەرزە، ینی یەکێک لەوانەی لە وڵاتانێک کە خۆتان نەزانن لە دوای 2015ەوە کۆمەڵ زنجیرێک هێرشی تیرۆریستی لە پاریس و لە زۆربەی شارەکانی فەڕەنسا ڕوویاندا. ینی هێزی ئەمنیەکان بەردەوام لە ئامادەباشیدان هەموو ئەگەرەکانش لە بەردەستانە بۆی کە پارێزگاری لە هاوڵاتیان و لە ڕۆژ ئەمنیەکە بکەن. بەڵام خۆشەزانی کاتێک هێرشێکە کرێ یاخود کردەوەیەکی چی تاوانکاری بێت چی تۆری دەستی بێت تۆ ناتوانانی بڵێ زووتر بەرگری لێ بکرێت. بە تایبەتی ئێستا
لە کاتێکدایە کە ئۆلۆمپیاتەکە بەڕێوەچێ پێشببینیەوە کراوە کە تەنها خودی پاریس لە کۆی دانیشتوانەکەی کە نزیکەی 2 میلیۆنی وە 15 میلیۆن کەس ڕووی تێبکە 15 میلیۆن گەشتیار ڕووی تێبکە چی فەڕەنسی بێت چی بیانی بێت ئەمە تۆزێ قورسە بێت بۆ هێز ئەمنیەکان بۆیش ئەبینین نزیکەی 75,000 کارمەندی پۆلیس و هێز ئەمنیەکان لە ناو شارەکانە بڵاو کراونەتەوە ئەو شوێنانی کە داخراون تەنها باجی تایبەتی خۆیان هەیە و بە بەردەوام بە چک پۆینتەکان و بە کۆنتڕۆڵەکانە تی ئەپەڕن بۆی دڵنیا بن کە ئەم کەسە تایبەتە بۆ شوێنە یاخود تایبەت نییە تەنانەت لە هەندێک شوێن هەیە ڕێگە پێدرا و نییە ئەوانی کە باجیان شێ بچنە ژوورەوە چووکە شوێنی پارێزگاری کراوە بۆیە ینی تەنانەت ئێستا خەتەرەکەش مەترسیەکەش لەوەدایە کە ئەمڕۆکە ئۆلۆمپیاتەکە بەڕێوە ئەچێت بە پێچەوانەی کللتوری یاری وەرزشی لە ناو یاریگایان ناکرێت بەڵکو لەسەر ڕێگا ڕووباری سین ئەکرێت کە لە چۆنەڵێ لە گەراجی چۆنەڵێ وێستگەی ئۆستالیزەوە دەستی پێ ئەکا تا ئەکاتە لای تاوەری ئیفل ئەمە نزیکە 6 کیلۆمەتر ڕێگایە لەم بەر ئەمبەریش خەڵک وەستاوە دوورتریش خەڵک وەستاوە تەنانەت بەلەمەکانای وەرزشوانەکە تەنانەت بە شێوەیەک دابەش کراوە پارێزگاری ئەمنی و کۆنتڕۆڵکردنی ئەمنیەکەی زۆر قورستە کردووە بۆ هۆیەوەشەوە فەڕەنساش لەسەر داوای لە زۆربەی وڵاتە ئۆڕۆپیەکان و وڵاتە بیانیەکان کردووە کە هێزی کارمەندی ئەمنی بنێرن تەنانەت لە قەتەڕەوە لە بەرازیلەوە لە کۆڵۆمبیاوە لە زۆربەی وڵاتانە کە زیاتر بەرەنگاری تونند و تیژ و پۆپراندا نەبنەوە هێنراون نزیکەی 5,000 تەنهانەت لە پاریسن بەڕێز کارزان حەمید ڕۆژنامەنووس لە پاریسەوە لەگەڵ مامی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کا کارزان بەخێبێن